من اگر مردم چی دبه دو سه کس دلی تون دبه یان دو سه کس براستی با من دل یان تنگ دبه لروجی کمی فرسکم هم بچیان کم کم پیدا کنم یان هندکیان لشوینی نام به کسی کی باش دلیم دڵنیام دوای چەند ڕۆژێک یان چەند مانگێک یان ڕەنگە ساڵێک لەبیر دەکرێت لەلای هەموو ئازیزان و خەڵکی دوای ڕۆژتنم چه سوودێکی هەیە بڵێ مرۆڤێکی باش بوو یان چه سوودێکی هەیە بگرین تازەیتر زۆر درەنگە چەندە هاوارم کرد لە پێشدان چەندە وتم زۆر تەنهام وتم یەکێک هەیە لە دڵما عیشقی منە هەموو دونیام وتم هەموو ژیانمان بیهێنن تا زیندوو بم کەس هیچی نەکرد تەنها بە گەریانم پێکەنی ئێستا چی بوو وەک بڵێ مەرامتان گۆڕاست ناکەن ئێستا بۆ پەشیمانی درەنگە گردنتان ئازاد ناکەم تا زیندوون لەم دنیایە نەفرینێک دەکەم خۆشی لە دڵی هەمووتان بڕوا ئیتر ڕۆژتم لەم دنیایە خۆش بە حاڵی هەموو ئێوە لەو دنیا لەلای خوددا لە هەمووتان دەکەم گەلەی ناحەقی زۆرتان کرد بە من کە کەسێکم نیست خوددایە نەفرینەکانی من هۆکاری ئازارەکان